ئەوە میوانەکان هیچیان لەگەڵ ڕای تۆیانی ڕاستە تۆ باوچێکی دڵسۆزی، بەڵام مەرج نییە هەموو جارێ دڵسۆزی بە بەختەوەری مناڵەکان تەواوێ. تۆ دڵسۆزی بۆ مناڵەکەت ئەتەوێ، بەڵام ئەو بڕیاری کە تۆ ئێستا ئەتەوێ و ئەم جیاوازی تەمەنە و حەز نەکردنی کچەکە و ڕازی نەبوونی و ئینجا بیەوێ خوێندن تەواوکە و ئەم بەڕێزانە هەمویان خوێنەوارن و ینی تۆ لە شوێنێکاگو خوێندن چیەکات بە قوربان خۆ خوێندن هەر شەهادە نییە، خۆ خوێندن هەر تەعینبوون و پارە نییە، خوێندن کلیلی ژیانە ئەداتێت چاو دەکرێتەوە. زۆر کەس ێسا پارەشی هەیە و دەسەڵاتی و شتێکی تا لە 50 ساڵی 6 ساڵی چێ بخوێنێ. خوێندن ئەوە نییە کە تۆ لی تێگەشتویت و وازانی ئیلا ئەوەی کە خوێنی ئەبێت تەعین بێگە تەعین نەبوو کۆتایی ژیان بۆ زۆر بارودۆخی کوردستان هەروە ئەمێنێ ناچون وەڵاهی بۆ یاخچی بیت خوێنەوار بی ڕێزی زیاتر لە کۆمەلگاگن وەگلیشە نەخوێنەواری و من ناڵم نە خوێنەوار بارودۆخ خێنەی توانیوە بخوێنێ دەسەڵات نییە. بەڵام ئەم ئێستا دەرفەتەکە وەکو پێشتریش لە چەند جارێکی تر کە باسی کردووە خۆی زیرەکە لە یەکەمەکانە ساڵێک دەچێتە پۆلی 12 مستەقبلێکی باشی لە تۆ بۆ مستەقبلە بەدەستی خۆت ڕەشەکەی بۆ ئەمە کە ئەمەندە خۆشەویست تۆ 18 ساڵ ئەو خاتوونێک پرسیارێکی جوانی کردێکێ لە بەڕێزانە ئێران خان بوتی 18 ساڵە تۆ ئەمە بە خێوێکە هەموو خۆشەویستێت داوەتێ هێگەشتوتە ئەم ئاستا بۆ لێرەوە بەم شێوە بەم بڕیارە و ژیانیەکەی بە دۆزەخ. هەروەها لاڤەخان پرسیاریەوەی کرد ئایا کچەکەت کە ئێستا حەز بەمە ناکە ئایا ئەم سامان و ماڵ و مڵکە بەختەوەریەکات؟ ئەی باشە خۆ ئەوە ئەو دوو کچەمان ئەو دوو خاتوونە تازە ژنە نەمانە ئەوە تێکی دووسەیەکیان دوان و هیچیان ئەوزام سێ مناڵوتی بەسەر ماکەوتووە ئەوە تاڵێ خۆزگە خوێنم تەواو کردایە ڕەفیقەکان هەمووی زانکۆیان تەواو کرد ئێستا موچەی خۆیان هەیە لە ینی پشت بە خۆیانە بەسن کەسێتی خۆیان هەیە بەڵامە بێت دەست لە خەڵک پانکاتەوە دوو مناڵە یا سێ مناڵە بەچی بەخێوەکرێ. بەڵام ئەمە قسەی حەقە ئینسان ئەگەر لە حەق هەستنگە قسەی حەق ڕقە. بەڵام وەڵڵا ئینسانی ویجدانیە بێ ساکیتون عن الحەق شەیطان ئەخرس ئەوەی کە لە حەق بێدەنگ بێ شەیتانێکە بێ زمانە کەڕوولاڵە چی ناوەنی ناوینە ینی ناکرێ ئێمە ئێستا بەرچاومانەوە من ئەوەی تری ناتوانم بڵێم یەخوا غەڵەت بووم ئەوە من غەڵەت بووم ئەوم خاتوونە غەڵەت بوو ئەم میوانانە غەڵەت بوون ئەو دوو ئافرەتە غەڵەت بوو هەمووی ئاماژە زانیاریەکان معلوماتەکان هەمووی ئاماژەن کە فەشەلێنێ بە قوربان کە سەرکەوتوو نابێ خۆزگە سەرکەوتوو بووە وەڵڵاهی من پشتگیری مەکردی منیژەم بوو دەست خۆش بوو ئەهاتین سەرچوە پێکەشمان نەگەر هاتین شەکراویشمانە خواردەوە و دەستیشمان بەڵام سەرکەوتوو نابێ براکەم. ینی نابێت تۆ ئێستا تۆ بیر بەس لە خۆ مەکەرەوە بیر لە پارە مەکەرەوە بیر لەو مەکەر با کچەکە گەر شوشی نەکە چێ دنیا ئاخرەبێ بۆ هەزاران ئافرەت شووی نەکردو و لە ژیانیشا بەختەوەرە و خزمەتی کۆمەلگازەکە کاکە ئێوە بۆ هەمووشتان ڕەبت کردووە بە شوکردنەوە. ڕاستە شوکردن هەموو کچی حەزەکە شوو بکە حەزەکە بێ بە دایک بەڵام زۆر دایکمان ێستا بەدبەختە فەرمۆمە دایکە ئەوە دوان لەوانە بەدبەختن و مناڵیش ئەگەر خۆی بابەتە نەباشتر نەبوو ئێستا دوو مناڵیش هەتی و کەوتن نابێت کاکە جار ئەهینی ئەبێت جەنابێ تۆزێ بیر لە قسەی خەڵک بکەیت و نابێت خۆ بە ڕاززانی چێ هەیە هەر خۆی بەتەنیا ڕاست بێ هەمومان بەشەرین غەڵەتەکەین. بەڵێ کاکە دکتۆر ژیان من ئەزانم ئەم کەی و چ کاتێ بەختەوەرە بێ چ کاتێ بەختەوەرە بێ بیەی بە پیاوێت 40 ساڵ لەو گەورەتر بێ لە خوێندن بێ بەشیکەی ناچاری بکەی شوو بەیەشێ بکە کە نایەوێ ئاخر بەختەوەری برعام خۆ هەمووشت ئەڵێم مانگا شەو سەر لێوارە دیارە بڕوات هەبێ بەختەوەر نابێ. ئەوە دوو ئافرەت دوو خوشک ئێستا تەلاق دراون چەند هەوڵیان ناوە وەکو تۆ باوکیان وابووە یعنی چۆن ئەوە ئێساوە واقع پێمانەڵێ ئەوە لە ڕوویاوە ئەی چۆن تۆ بە چه حەقێک یعنی ئێستا کاکە دکتۆر من غەڵەتم نەوەڵا ڕاستی ئەی ڕۆڵا غەڵەتی براکەم وەڵا عاجز مەبە ئەر وەڵا ئەو عیلمەی ئێمە خوێنومانە لەو بوارەیە و ئەم میوانانەوە ئەوە چەند دوو چوار پێ ئەمە دە میوان من دڵنیام هەمویان ڕاستە بەشداریان نەکرد ئەوە دوو کەس حاڵەتەکە ئەوە من ئەوە کچەکە ئەنی مەحقولم هەموو غەڵەت بین تۆ ڕازی براکەم. وەڵی کاکە دکتۆر خۆمە خۆشمێ لە گۆشت و خوێنی خۆمە خۆ ڕقم لێی نییە ئەزام خۆشت دێ بە قوربان خۆ زۆر کەسەی دایک و باوک و ناڵی خۆی خۆشەوی بەس نازدار بەخێویەکە کەسێتی ئەشکێنێ وازانی نازداری باشە تونند و تیژە و هەل لێە و ئەڵێ یەکەم بە پیاو بەڵام نازانێ خراپە. وەڵی کاکە دکتۆر ئەگەر من بزانم وایە تۆ بۆ خۆ دەڵێ بچۆ لەگەڵ عێل و عەشرە تا قسە بکە بە قوربان گفتدان بە یەک شتی پێ بڵم بە قوربان. یەکەم خوێندن مستەقبەلی تەلە کچەکە و دیاریەکە ئیسفادێکی باشی لێەکە زۆری لێمەکە
لە هەمان کاتە ئەو بۆ چوونانەی تۆ بەس لە مێشکی خۆتایە بە هەشتێکی بۆ ئەم کچە دروست کردووە بڕۆ ببێ لە واقعاوا نابێت. بڕیاری ئەخیر و کۆتاییش بۆ خۆتانە، من بڕیار بۆ ئێوە نایە، من شتەکانم بۆ ڕوون کردیتەوە، ئەڵێ وەما عەلە الرەسوول إلا البەلاغ. ئەوەی کە من ئەیزانم و ویژدانی خۆم زەمیری خۆم مرتاح کردم، خاتوونانەش ماڵیان ئاوا بێ، ئەم برایانش هاوکاریان کردین، ئەو دوو خوشکەش هاوکاری کردین، بڕیاری کۆتایی لای خۆتە، ئیتر خۆت ئازادی. بە زۆرەیەی بەشوو ئەبێت چاوەڕێی دەرەنجامێکی ڕەش بکەیت. ئەوە بۆ چوونی منە. پەشیمانی ژەبیتەوانی و لەگەڵ کابرا قساکەیت و با ماوەیە دڵی عاجز بێت و یا چییە و خۆ دوای ئەوەش ئەگاتە ئەمری واقع و بەشکم ئینشەڵڵا یەکێکی تر بێنێ ئەویش خۆ سەری دنیا وڵێن بە پوژ نەگیرا و چی زۆرە ئافرەت زۆرە لە تەمەنی ئەوە 40 ساڵیە بێنە بە 20 ساڵ لەو گەورەتر بێ. من دڵنیاشم زۆر کەسەیە ئەتوانێت 20 ساڵی لەو گەورەتر بێ و بەس ئافرەتەکەشی تر یا شووی نەکردووە یا قەیرە کچە یا خودت بۆ نمونە تەلاق درراوە نەتوانراوە بگونجە جا بۆ تۆ لە هاوسەرەکەی خبرە و ئێستا تێگەیشتووە، من دڵنیام بە قەناعەتەوە شووی پێ بکات سەرکەوتووە بێ. ناوەڵا کاکە دکتۆر من ئەگەر وایە بەخوا خۆشمە ناچم ناتوانە وەڵا ئەوە ناکەم کاکە دکتۆر. بڕیاری کۆتایی بەخۆشیمان بیتەوە ئەڵم غەڵەتێ بۆ کردومە و پەشیمانم لێ و ئەو هەموو خەڵکە قسەیان بۆ کردوم و پیان وتم کە تۆ قسە لەگەڵ کەس و کاریشی کە من دڵنیام لەو عەشرەتەی ئەوانە کەسانی زۆر عاقڵتریشەیە لە ئێمە قسەیان لەگەڵا بکە، ئەگەر ئەوانی شەمان ڕای ئێمەیان نەبوو کاتتوانی بڕیارێکی تر بێت.